ميري كريسماس بخير هاتن جژنی کریسمس لامو مسیحیان پیروز بێ و سەری ساڵ لە ئێوە پیرۆز بێ. ئەم جژنە زۆر گرنگە بۆ ئێمە لەبەری لە دایکبوونی حەزرەتی عیسایە. هەموو ساڵی یادیەکەینەوە و یەکێکە لە جژنە گرنگەکان ئێمە دوو جژنمان هەیە. ئەمە یەکێکە لەو جژنە گرنگانی کە هەموو ساڵی یادیەکەینەوە. باشە گرنگی ئەو جارە چیە کە ئەڕازێنرێتەوە؟ ئەمە تەقلیدێکە یان پەیوەندێکی بە ئاینەکەوە هەیە؟ ئەمە پەیوەندی نییە ڕاستەوخۆ بە ئاینەکەوە، زیاتر تەقلیدێکە. هەموو ساڵێ ماڵە کریستیانەکان ئێستاش ماڵە موسلیمەکان لەگەڵ ئێمەیکەن، ماڵەکە ئەڕازێنەوە، داری کریسمس دانین و تەنها تەقلیدێکە. نەریتان لە شەوی کریسمسا چییە؟ ئایا شتێکی تایبەت هەیە کریستیانەکان ئەنجامی بەن وەکو کۆبوونەی خێزانی یان خواردنێکی مەحدود؟ شەی 24 هەمومانی نەکەنیسە نوێژ و تاعاتی خۆمانەکەین، دوای جژنە پیرۆزە لێگەکەین بۆ ڕۆژی دوایی ماڵمان پڕە بێ لە میوانە مسلمانەکان، ئیتر پێکەوە کۆبینەوە و جژنەکەمانەکەین. ئەم ساڵی کە ڕۆی 2025 بۆ تۆ ساڵێکی چۆن بوو؟ لەخوا بەزیابێ ساڵێکی خۆش بوو. ئەکید ناخۆشیشی تیا هەموو ساڵێ ینی خۆشیشی تیا و ناخۆشیشی تیا، بەس لەخوا بەزیابێ خۆشیەکان زیاتر بوون. ئەم شەو کە هاتووی بۆ کەنیسە تۆمزانام لەگەڵ کێ هاتوویت؟ لەگەڵ ماڵەوە و هاوڕێ مسلمانەکانیشم دایمەن بەشدارە بن لەگەڵما و کەس و کار. باشە لێرەوە چ ئاواتێک ئەخوازی بۆ ساڵی 2026 بۆ کەسە ئازیزانی کام شەو لەگەڵ ئامادە؟ هیوادارم دایمەن بە دڵخۆشی بیان بینم و هەر ئاواتێکیان هەیە بێتە دی و ئیشەڵا ئاواتی هەموو کوردستان و عێراق بێتە دی.